لا علوي سليماني وسلاوتان لێبێ بەڕێزان بەرنامەی سۆراغ هاتووەتە علوەی سلەیمانی تاک و سۆراغێکی مەیدانی بکەین بۆ ئەو بەرووبووم و سەوزە و میوانەی دێنام علوەیە لە ڕووی نرخ و کواڵەتی بەرهەمەکان و هەروەها ئاستی تەندروستی بەرهەمەکانیش گرنگە بۆ ئێمە تاوەکو بزانین ئەو پشکنینانە چین کە بۆم بەرهەمانە دەکرێ و ئەو دڵنیاییە بۆ ئەوەی هاوڵاتیان وەربگرین کە بەرهەمەکان سەرجەمیان بێگرفتن بۆ خواردن و لە ڕووی تەندروستیەوە لە ئاستێکی سەلامەتی بەرزدان لەگەڵمان بن لە نێو علوەی سلەیمانی سۆراغ دەکەین و گەڕان دەکەین تاوەکو بزانین میکانیزمەکانی هاتنی ئەم بەرهەمانە بۆ نێو علوەی سلەیمانی و دواتر گەیشتنی بەدەستی فرۆشیارەکان و دواتریش بەدەستی توی هاوڵاتی چۆنە بینەربن. لەگەڵ سەرۆکی علوەی سلێمانی گفتوگۆ دەکەم و زانیاری وەردەگرم سەبارەت بە شێوازی ئیش و کارەکانی علوەی سلەیمانی. کاک سەروەرجیان دەستێ خۆش بێمان و نەبی حەزەکەم دەستپێکی قسەکەمان بەوە بێ کە بۆ باس کە بزانمی شوکارەکانی ئەو ڕۆژانە چۆن دەستپێکا لە علوە. سپاس بۆ ئێوەش دەستخۆشی لە ئێوەشەکەم تامان دەستپێکی کاری ڕۆژانەی ئێمە ئێستا لەم کاتە لەبەرەوەی فەسڵی پاییز و ستانە لەبەر سارد و سەرما و هەم لەبەرەوەی کە ڕۆژگاریش کوردە و شەوگارمان درێژە ئێمە لە بەیانیان سەعات 6 دەرگای علواکەینەوە بۆ سەعات 7 دەرگاکانی کە داخین دوو دەرگای سەرەکیمان هەبێتەوە یەکیان 24 سەعات دەکرێتەوە دانێکیان تا سەعات 12 شەو کراوە بەپێی فەسڵەکان کاتی دەرگاکردنەوەکان و وەداخستەکانمانەگوڵ کڕیارەکانتان کەی ناو علوایی تر بۆ شتکەڕین تەبعاً ئێمە ئەوەی کە دەرگاکان ڕێگە پێ نەدراوە کەسێک کە شتەکرێت تا دەرگاکان نەکرێتەوە لەبەرەوەی هەم لە ڕووی ئەمنیێتە و هەم لە ڕووی تەنسیقی لەگەڵ خاوەن دوکانەکانە کە سەعات دەرگا کراوە ئەو سا کڕیارەکانیش دێن بۆ کڕیاری شتەکانیان بەگشتی ئەوانەی کە ڕۆکە نێرە چێن مشتریەکانتان زیاتر تەمان ئێمەوەی کە ئەو کار و ئیشەکەی ئەوە بێت سەوزە و میوە فرۆشتن بێ لە هەموو شوێنەکانەوە ڕوومانتیەکەن هەموو شار و شارۆچکەکانەوە و لە شارەکانیشەوە ڕوومانتەکەن یێنە بۆ ئەم علوەی سلێمانی و لە خوار و ناوەڕاستی عراقیشەوە هەمی لە شارەکانەوە یێنە ئێرە شتەکە کڕیارەکە. ڕزگاری براهیمێکێکە لە فرۆشیارەکانی ناو علوەی سلەیمانی و دەمەوێت سەبارەت بە ڕەوشی علوەکە و نرخی سەوزە و میوە هەندێک گفتوگۆی لەگەڵدا بکەم. کاک ڕزگارجیان زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە جەنابێ چەند ساڵە لەم علوەیە خەریکی شوکاری تو حەزەکەم ئەزمموی خۆتم بۆ باسکەی بە تایبەت لەو ڕۆی کە ئەم بەرهەمانیەتە ناو علوە هەمویان شیاوە بخواردن و هیچ کێشە و مەترسیکی نییە بە فلتەری باشە تێپەڕن. پێشەکی بە خێراتنتانەکەم بە خێراتنی بەرنمەکەتانەکەم تەلەڤیزۆنی کورسا دەکەم بۆم بەرنمەیە بەڕاستی تقریبان من بۆ 35 ساڵە ئەمە کاری منە پیشەی منە ئەزمموونێکی زۆرم لەگەڵیایە و تەمەنیشم تازە لەگەڵم کارێ الحەمدولیلا بردوۆتە سەر تەمەن درێژ بی ئینشاڵڵا. سوپاس بۆ خوای گەورە ئێمە کە لەم ئیشە ئەڕۆین بەڕێوە کاری خۆمانە بین بەڕێوانێ تقریبان لە 2003 و 4 و 5 و 6 و 7مانە بەدواوە ئێستا لە سەر سنوورەکان لیژنەی کشت و کاڵی دانراوە کە پشکنین بۆ ئەم بەرووبوومانەکەن داخل بە ناو عێراق بن مەسەن داخل بە هەرێمە بن بە هەرێمی کوردستانە بن لەبەر ئەوە پاشان دوای ئەوە یەت بۆ ناو علوەی سلەیمانی پێشەوەی کە داخل بە ناو علوەی سلەیمانی بێت بە فلتەری دۆما تێپەڕێت کە کۆمپانیای هەمسایە هەروە بێتوانێ پشکنینی تایبەتی بۆ کرێت لەو مختبەریا بۆ یەکرێ پشکنینی بۆ کرێ پاشان دوای ئەوە کێت ئێمە لێرە دەزەگەین بە فرۆشتنی و اینجا ڕۆژانەش لیژنەکانی قایم قامێت هەر هەموو ڕۆژێک سەردانی مەیدانیان هەیە لێرە تەماشایەکەن پشکنینی دووبارە و سێباری بۆ کرێتەوانێ و بەز ئێمە بەڕاستی نیگەرانین مەسەن لە چەند کەناڵێکەوە کە جۆمان لێبێ گوایە ئەم بەرهەمانە وایە و ئەمەیە و ئەوەی ئەومانە بەڕاستی یعنی ئەگەر بڵێم شاری سلەیمانی تاکە شارە لە عێراقا تاکە شارە کە بە چەند فلتەرێک تێپەڕێ یعنی زیاد لە 2-3 فلتەر تێپەڕێ و اینجا لیژنەکانی قایم قامێتیش ڕقیبێکی زۆر بە جدی بەسەری و ڕۆژانە ئەگەڕن بەڵام لە هەر هەمووی گرنگتر ئێمە مختبەرێکمانەیە کە لێرە کۆمپانیای هەمسای با بەڕێوە مختبەرەکە پشکنینی هەموو جۆرەکانی بۆکە پاشان دڵنیایەن بە هاوڵاتیان اینجا پێشکەشەکرێ و ئەفرۆشتێ لە بازار. بە هەمان شێوە لەگەڵ حاجی ساڵح وەک فرۆشیارێکی علوەی سلێمانی قسە دەکەم بەو پێی لە نێو فرۆشگاکەیەمدا ژمارەیەکی زۆر لە بەرهەمی جیاواسەیە دەمەوێت بپرسم زانم نرخەکانیان چۆنە.
کاک حاجییان مەرحەبا لێ سەر هەردوو چاوم وتیان بەقڵ تۆ بەلای کا حاجی و ماشەڵا لە قاتعەکەیە فرەچەشنە و بەرهەمی زۆری لێ چەند بەرهەمی لێ وەڵا 32 بۆ 33 نوعمان هەیە یاخوا بەرەکەتی تێخوا خوا ڕزقتان بە. یاخوا سپاس دەکەم و بەخێر بن سەر چاوم. جابان پێکەوە دەمەتەقەیە بکەین و بۆم باس کە بزانم ساری ئەم بەروبوومە جوانانە چۆنە بەرزە نزمە خۆ ڕازی لە نرخەکان. بەرەمی ئەم میوەهات و سەوزەهات ئیسا زۆر هەرزانە لە عەلوە بەڵێ هەر بە پارە نییە بەڕاستی بە پارە نیە ڕسق هەتا بڵێ هەرزانە. ئەی پێ چۆنە من بڵێم هاوڵاتیەڵێ گرانە هاوڵاتی بە چیە لێ گرانە؟ ئەڵێ ئەنی بەردەوام ئەو قسەیان بەرجۆکەوێ هەر ئەمەش ئامانجی بەرنامەکەم بووکە ئەڵێ نرخی میوە بە تایبەت ئەنی بابەتەکانی تا ڕادێک میوە بەردەوام نرخی بەرزە ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار بەڵێ باوەکارێکیانە بۆ پێ بڵێم کە گرانە بەلای ئەوە یەکەم پارەی پێ نییە بەڵێ ئەمە هۆکارێکی سەرێکی هاوڵاتی بە هەر هاوڵاتی نرخی بە ئەو گرانە ئەرەوەڵا کە پارەی پێ نەبوو هەر سەریشکە لە دوورەوە بە 500 ناریوە بە 1000 نار کە پارەی پێ نەبوو گرانە بەڵێ ئەمە هۆکارێکی دوو هۆکارێکی تریش بۆ نمونە لای من کاڵێ مەرزانە ئەو پرتەقاڵەیە ئەو سندیەیە هەر هەموو میوەیەکە لە عەلوایە ئێمە بە سنووقی فرۆشین ئاوا سنووقەکە کێشەیە ئێغات سەر قەپانەکە بۆ نمونە کیلۆیە پرتەقاڵ بە 900 دینارە لای من ئێسام دەقێت تا 1000 دەم فرۆشۆ عێراقی بەڵێ 900 بۆ 1000 دار ئەمڕۆ پرتەقاڵی دەرەجەیەکمەوە بە 900 و 1000 دینار معلومات دەیان زانیاری هەیە بەقاڵەکان بە چەنی گەیەنە دەستی هاوڵاتی وڵی بە بەقاڵم و تۆڵە بەخوایان بە 1.5 بەڵێ ئەیا بە 1.5 سعرەکەی معقولە 500 دیناری خسوێتە سەر بۆ 600 دینار 600 دینارەکە ئەو بەقاڵە ئەو سنووقەی لەگەڵایە ئەمە سنووقەکە جاری وایە قەبایەکشی لە بنادانەوە فەلاحەکەی بۆ ئەوەی ڕستەکەی ئەڵێ تێک نەچێ خراپشی هەر تەیەکەوێ هەموو شتێک ڕاستی ناوخۆیە زۆری ئەمانە میوەهاتانە ناوخۆیە اینجا تەڕە وەک شتی تر نییە بڵێ ئەمە نە نۆکە نە فاسۆلیایە نە ئەم شتانەیە وشکەوات نییە ئەمە تەڕەیە باش هەموو شتێ تەڕە کە لێو کردەوە قابلیەتی گۆڕانکاریە خراپی دەکەوێت. هەردی محەممەدیش فرۆشیارێکی دیکەی ناو عەلوەی سلەیمانیە لە بەرنمەکانی پێشتردا گفتوگۆمان کردبوو سەبارەت بە بەروبوومە کشت و کاڵەکان و نرخەکانیان دەمەوێت جارێکی دیکە گفتوگۆی لەگەڵ بکەم تاکو بزانم ئێستا ڕەوشی عەلوە و نرخەکان چۆنە. کاگەردەیجان سڵاو لێبێ من و تۆ پێشتر چاوپێکوتنمان کرد و کاتە لەسەر بشکە ساڵی و کەمی بەرهەم بوو بەڵام خۆشببختانە ئەم ساڵە و کێشەیەمانی و سواز بخوا بارانی باش باریەوە بام جارە لەسەر نرخ بێ جەنابێ لێرە فرۆشیاری لە نرخەکان ڕازیت خەڵک توانای کڕینی ئەم بەروبوومانەی هەیە کە ئەچێتە دەستی فرۆشیار و بەقاڵەکان بەڵێ وەکو ڕستی ناوخۆ کە توور و شێلم و گەنمەشامی و تەڕەپیاز و کۆمەڵێ بابەتمان هەیە ئەم دەقەیە من وەک فرۆشیارێ بە ناوی فەلاحەوە لە سیعرەکە ڕازینی لەبەرەوەی کیلۆیەک شێلم یا کیلۆیەک توور لە 300 دینار بۆ 150 تا 200 دینارە بەڵێ جامە فەلاحەکە چەنی بۆ خۆی بمێنێتەوە چەنی بەکرێکار بە چەندێکی بەکرێ سارەکە بە بەڕاستیەکەی یعنی هۆکارەکەیشی خۆڕون و دیارە یعنی بەس کاگەرانی بۆرە ڕادەگرم من تێبینیە کەم ینی شت لێرە هەرزانە بەڵام بە نرخێکی زیاترە گاتە دەستی هاوڵاتی بۆ وەڵاهی بەڕاستیەکەی لە دەرەوە ئەگەر ڕاستە بوێ کابرایی بەقاڵ یعنی ئەوانەی کە لە ئێمە بەقاڵەکان لێرە شتەکڕن لەوەیە لە سەر جادەیە لە دوکانەکەی خۆیانە داوای سعرێکی گرانی لێ بکەن یاوە تا کیلۆیە توور بە 300 دینار بەرن یا بە 250 دینار بەرن ئامادە من نەبن بیان بە 500 دینار یا 750 دینار ئەیەن بە 1000 دینار و کەمتر سەرفە بێ و کەمتریش لە عەلۆ ئەکڕێ. زۆر پرسیارم کرد ینی ئەڵێن لا ئێمە هەرزانین بەڵام زۆرە خەنە سەریانی هەر کەس و پاساوێکێکی ڕکرێ دوکانێکیڵێ بە سنووقەکەەوەی کڕمێکی ئەڵە خراپی تێ ئەمانە هەمووی پاساوی ڕەوان نەوەڵا پاساری ناوەڕەوان یعنی ناکرێت کابرا حەقی کرێ دوکانەکە و شاگردەکە و کاشی دوکانەکە و گڵۆپی دوکانەکە و کارەباکەی بخاتە سەر کڕیار بۆ لەبەرچی نەوەڵا ناڕەوایە یان ئەوە تا لیژنەکانی قایم قامێت زۆر بڵێن چاوکراون و ئەگەڕێن حەق وایە هەموو ئەو دوکانانەی کە گرانفرۆشی ئەکەن وەسڵەکانی عەلۆکان لێ وەربگیرێ تەماشا بکەن ئەو ڕزقیان بە چەند کڕیوە و بە چەنی ژەی فرۆشن ئەگەر سعرەکەی زۆر لەسەر بوو حەق وایە ئیجراعاتیان لەگەڵا کرێ
ئەگەر سیعرەکەیشی باش بوو پێویست بە ئیجرائات ناکە بەڵام ئەگەر ئەوان بە باشتر و بە هەرزانتر بفرۆشن زۆرترین ڕسق سەرفە بێ هەم فەلاح ئیسفادەی لێەکە هەم بخۆشیان لەوێ داهاتێکیشیان زیاتر بێ. دیارە بەڕێزان حەزم کرد لێرە ئەم دیمەنە تامشان بەم کاک سەرباز لە تەختەقەوە تەشریفیە ناوە وتی حەزەکەم قسە بکەم بۆ بەرنامەکە و لەبەرەوەی ئەم کاوە مێناوە بەداخەوە پارە ناکە مشترین یان جابا لە دەمی خۆی و لە زاری خۆیەوە جۆمالەی بەبزانی بۆچی پارە ناکە کاک سەرباز بەخێر بێ ساعت چەند هاتووی لە تەختەقەوە کاکە من لە دوێنێەوە لێرە لە دوێنێەوە لێرە بەڵێ لەبەرەوەی دوێنێ لێرم کاهوو شلوی بە 100 دینارە 150 نارە 175 نار 200 نار بای کرێکارەکەمان ناکە بای پارەی بنزینەکەمان ناکە باوێکی پاک و تەمیز ئاوەدرێ بۆچی وان نرخەکەی کەمە بەسای کاهوی ئێرانیەوەیە ڕسقەکەمان پارە ناکە هیچ من ئەو ڕسقەم هێناوە بای کرێکار و بنزینەکە زۆر جوانە ماشەڵڵا بەدەستەوە بەڕاستی داوامان لە حکومەتە بەڕاستی ڕێگری لە کاهوی ئێرانی کە ڕسقی خۆماڵی پارە ناکە هەمووی زەرمەندە فەلاح کاهۆم پێ چلوێ بە 150 دینارە 150 نارە چی بدەمە فەلاح چی بۆ خۆم بێنمەوە چی بدەمە کرێکار چی بدەمە بنزین بۆ دەرناهێنێ بۆ دەرناهێنێ داوام حکومەتی هەرێمە لە کاتێکا کاوەکەی خۆشمان بە سووتر و ساحیترەوە بەڵێ تەمشکاوی خۆمان زۆر بە سوودە و بە فرێشە و بە ئاوێکی پاک و تەمیز ئاوەدرێ بە ئاوێکی خاوێن ئاوەدرێ کاوەکەمان دەرەجەیەک کاهووە بەڵام پارە ناکە لەبەر کاهوی ئێرانی داوامان لە حکومەتی بەبێت لە چەند نابیفرۆشی بۆ تۆ بەشی هیلاکی ماندووبوونەکە دەرەکات ئێستا 400 دینارکە 500 نارکە بۆ ئێمە زۆر باشە زۆر مشترینە بۆ تا ئێستا بۆ پارەیە مشترینە بۆ لە دوێنێ منە و بارەکاوم هێناوە 300 کیلۆم لێ فرۆشتووە لەبەر کاهوی ئێرانی نافرۆشترێ ئەستا من دەیدەمە ئەوە تا ئێستا مشتری ما 225 ناریان داوە پێ ئەگەر بێت تۆ زەرەر من زەرمەند دەکەم مەصرفەکەم بەسە تا دەگەمە ئێرە 150,000 بەس مەصرفەکەم ئەی چی بدەمە چارەسەر چییە بۆ ئەم بابەت وەڵی چارەسەرمان لە داوامان لە حکومەتی هەرێمە ڕێگری لە کاهوی ئێرانی بکە بەڕاستی ڕسکی ناوخۆ هیچ پارە ناکە هیچ فەلاح زۆر زەرمەندە زۆر زەرمەندە ئەگە حکومەتی هەرێم شتێکمان بۆ بکە تۆ گەر ئەمڕۆ تا ئێوارە بەنی ئەو نرخی کە خۆ دەڵێن نەیکا مەزبوری بە زەرر بیفرۆشی مەزبورم فڕی دەم نەک بە زەرری دەم لەبەرەوەی کاوە قەسارە بێ خراپە بێ ئەگە بە 100 نار 125 نارەکەی نەدەم مەزبورم بەیانی بیبم لە دەروی علوە فڕی دەم من هیوادارم نرخێکی باشە بۆ بکاو دەستان خۆش زەرەر نەبێت و ئینشەڵڵا سەرکەوتوو بوون و ماندوو نەبێت کاک سەروەر ئەو بەرهەمانی کە دێنە ناو علوێ ئەمازانم هەم بەرهەمی خۆماڵیمان هەیە هەمیش بەرهەمی دەرەوەمان هەیە بەڵام کامیان زیاترەوەی کە لە علوایە بوونی هەیە طبعا ئێستا فەسڵی بەرهەمی خۆماڵیمان نییە لەبەری تەنها بەرهەمە گەڵادارەکانمان ماوە ئەوەی کە میوە و شتەکانە زۆربەی هاوردەی ئەەکەین ئێستا لە سا 90 بەرهەمی خۆماڵیمان نماوە لە سەدا 90 بەرهەمەکانمان هاوردەکراوە لە طبعا بە زۆربەی لە سەدا هەشتای لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەکەین و باقی بەرهەمێکشمان هەیە لە وڵاتە دوورەکانەوە بەرهەمێک کەشمان بۆ بە تایبەتی مزرەمەنیەکان وەکو لیمە و پرتەقاڵی لە وڵاتی تورکیاوە هاوردەیەکەین نرخی ئەو بەرهەمانی کە لە دەرەوەیان گرانە نا تەبعەت ئێستا ئەو بەرهەمانی کە لە علوەی سلێمانیا و بەر ئەو میوە تایبەتەکان نەبێ بە زۆرێ تۆزێت تەمان گرانە ئەوانی کە سعرێکی مام ناوەندە ینی ئەوە نییە کە زۆر گران بێ و دیار بێ لە بازارە کاک ڕزگار منەزانم هەم بەرهەمی دەرەکی هەم بەرهەمی ناوخۆی ژێتە ئەم هەلوەیەوە بەڵام لە ئەزمموی کارەکەی خۆت ڕۆژانە خواست لەسەر چییە ینی زۆرترین ئەو بەرهەمانەی کە پڕفرۆشن چین خۆی ئەو بەرهەمانی کە لە ناو علوی سلەیمانیە لە شاری سلەیمانی پڕفرۆش بن بەڕاستی شتە سەرێکەکانن ئێستا بە دەرەجەی سەرەکی تەماتە خەیار پەتاتە اینجا دوای ئەوە سەوزەمەنیەکان ئەمانە هەر هەمی ڕۆژانە پڕفرۆشن کە ڕۆژانە خەڵک بەکاریانێنی بەڵام بە سەرێکی تەماتە و خەیار ڕۆژانە سەرفێکی زۆریانە بێ اینجا دوای ئەوە سەوزەکانی فریای پێویستی خەڵکەکەون ینی بەشیەوە لە با لە علوایە سوپاس بۆ خوای گەورە شتەکە ئەوەنگە زۆرە ینی هاتوتە ئاستێکیەوەی کە یا تووشی زەرەرێکی زۆری بیا تووشی نەفرۆشتنێ ئەی بۆ جاری وایە کاڵی فلانشت بووە گران بەڵە وڵا ئەزمەیە لە علوە کەمە ئەوە چییە باوەڕکە ینی مەگەر سوتفاکە لە ساڵی جارێکە ئەوی ساڵی جارێکە بێ مەسەلەن لە مەوسمی مانگی 3 بۆ 4 تۆزێک تەماتە کەمە بێتەوە مانگی 3 بۆ 4 هەموو ساڵێ تەماتە کەمە بێتەوە ئەزمەیەک دروزە بێ ئینە ئەلحەمدولیلا
شد ئەوەندە زۆرە لە حلوە یعنی وای لاتۆ بڵێم شت بە 250 دینار فەلاحەکانمان زۆر لێمان ناڕازین بەڕاستی سەبەروبوومێکی ناوخۆمانەیە شت بە 250 دینارە لە کەلەرم و لە قەرنابیت و لە شێلم و لە تور و ئەمانە یعنی بۆ فەلاحەکانمان زەرەکەن بەڕاستی ئێمە نیگەرانی لەو بارەیەوە. پرسیاری دومی شمار حەزەکەم هەر لەسەر نرخ بێت ینی تۆ پێش مقابلەکە و پێش چاوپێکەوتنەکە قسەی زۆرمان کرد ینی جیاوازی هەیە لە بەقالێکەوە بۆ بەقالێکی هەر ئەو بەقاڵی بە 900 دینار پرتەقاڵەکەی لە تۆ کڕێ و لەگەڵێکی شتراکە بە 900 دینار کڕێوەتی هەر یەکەیان بنرخێکی فرۆشن ئەمە بۆ چی ینی ئەزانم کەوتۆ دۆسەر ویژدانی فرۆشیارەکە زەمیری فرۆشیارەکەی ئەوە لوێ بۆ نمونە من با یەک شتی بۆ باس بکەم فترێ لەمەوە پێش ماوەی لەمەوە پێش ئێمە قەرنابیتمان نەبوو ئەو لەگەڵ کاکشی عومەرا بووم لە قاتی 74 لەگەڵەوە ئیشمە کرد قەرنابیتمان نەبوو یان پێی بە بەقالێک لای خۆمان لەو کۆڵانانەی لای خۆمان بە 550 دینار بەڵێ ئێوارە ڕۆژمەوە بۆ ماڵەوە هەر قەرنابیتی خێزانم ئەوە سا گوێی لەوانەیە لە دەنگم بێت قەرنابیتی کڕی بوو وتمەوە لە کوێودی لە فڵان کەسم کڕی با ناویشی نەبم بەڵێ بە چەند بە 2500 دینار ئەمە بێویژدانیە تۆ بە 500 دینار من بە 550 دیناری تەبابی ئەو بە 2500 دینار دیدونیم پیاوە جاخۆگەر بەقالێک لەو قەرنابی دەکات ئەمە بێویژدانیە سەری ئەمە هەڵقۆستنەوەیە یعنی ئەی نەچوو بەلای بەقالەکە پێی بڵێ بەڕێز برایەکە چێ لە دوکانێکە معاملە ناکان نابێت ئەم دوکاندارە ئیستیقلالی بکە بەڵێ ئەنی ئەمە کە بەرەوەی معاملەی نەکردووە سعر نازانێت ئێستا شت ناکڕن لەو بەقاڵە چێ ئێمە هەرشتی لێ تەواو نەچوو بۆ لای بڵێ کاکە نەوەڵا نەچوم بۆ لای پێشم نەوتووە لە بەرەوەی ویژدان و زەمیری خۆی بەزەوا بێت چاودێری هەبێ هەرچەند لیژنەکانی قایم قیمەت بەردەوام ئەگەڕێن بەیانیان باشیشی لە بەمێ لەسەر ئەوە بەیانیان جەماعەتی بەرامبەرمان ئەو بەرەو لیژنەی قایم قامێتەیەن سیعرەکانم لێ وەرەگرن ئەو پیاوە بەڕێزانەیە ناڵەوەیەن بەچەند ئەڵێنین بە 1000 نارە تا 1100 نار تا 900 ناری ترە ماسیارێکی مەحدودە ئەی نووسن لای خۆیان ئیتر ئەوان نەزانن هەتا چەنەکەوی لەسەر بەقاڵەکە و بەچەنی بدەن کاگردی ئێمە دیارە ئامانجی بەرنامەکەش هەر ئەوەیە ینی بۆی بۆ خەڵکی ڕوون بکەینەوە کە نرخ چۆنە لە علووە نرخ چۆنە لە بازار ئەوەشی کە جەناب بە باسێکی هەر شتەڕاستەکەیە کە پێویستە ئەو وەسڵە بەردەوام پیشان بدرێ بۆی بزانن بەڵام بۆ من پرسیارەکەەوەی هەندێک بەقاڵی شەیە بەڕاستی بە ویژدانە لە فرۆشتنی هەندێک بەقاڵی ژەیە گرانەی فرۆشێ ئەم جیاوازی نرخە ئەنی ئاخۆ چی لە پشتەوە ینی هۆکارەکە چیە زمینی لەبارکردەوە بۆ ئەمە خۆی ئەگەر ڕاستە بێ هەنێک بەروبوومان هەیە ئەمە ڕاستیە گرانە لێرە و بە گرانی ژەفرۆشێ ئەو دوکانارانەشی کە ڕستیان زۆر جوانە دەی دیارە زۆرترین جوانترین و گرانترین ڕستەکڕن بەڵام مانای ئەوەش نییە ڕستەکە بە دووقات و سێقات بفرۆشێ من وەکو خۆم ئەو شتەی لە دوکانەکەی خۆمە هەبێ ئەیبەمەوە ئەوەیشی کە نەبێ معمیلی خۆمم هەیە ناچمە دوکانێک چیلۆیەک هەنار بە 2000 لای معمیلەکەی خۆم لە شوێنی کە لەوێ بە 3000 بێ هەر عینەن هەنارە من چونکە ئەیناسم لەوێ لە دراوسەکەمی کڕی بێ هەر عینەن هەنارە بە 2000 ئەوەی فرۆشی ئەوە یا بە دوونی و بە 3000 منەسم لە 2000 یەکەکردم یعنی حەقی ژوایە خەڵکیش خۆی چاوکراوە بێ یعنی بپرسێتەوە کابرا 4 علاگە 5 علاگەی بۆ پێچێتەوە مەحخول نییە لە بای 20000 دینارە کابرا حەق وایە بڵێ ئەمە بای چەند بوو ئەوە بای چەند بوو ئەگەر هەڵی گرێ و بیکاتە سارەکە و 20000کەش با دیارە قبوڵێتی کاک سەروەر ئێمە لە سلێمانی خۆ دەزانی هەرم ئالوێمان هەیە خەڵکێکی زۆر ڕۆکات هێرە ینی لە دەروی ئەلوۆی مامەڵەیەکەکریانە ئەبێ هەموو مامەڵانە بێتەوە ناو ئەلو ئەم شتە بە یاسا ڕێکخراوە تەبعاان بە یاسا ڕێکخراوە ئێمە ساڵانی پێشوو بەم شێوازە نەبوو ئێستا ئەو یاسا ڕێکخراوە ئەو بەرهەمانی کێتە ناو ئەلوەوە ئێمە لەبەر دەرگاکە سامپڵیان لێوەرەگیرێ دوایەوە ئەو بەرهەمانی کە هاوڕێگن و ئەوی خۆماڵیشە دەبرێتە مختبەر فەحسەکرێ لە دوای ئەمەوە پەخشە بێتەوە کە تەبعاان نەتیجەی فەحسەکانمان بە ئارێنی یا بە نەنەری پێمانەوێتێتەوە دوای ئەوە ئەچێتە ناو بازارەوە ئەفرۆشێت و بۆ شار و شارۆچەکان ئەو بەرهەمانی کێت و بڵێن لە پشکنین دەرناچێت چی لێەکەنەوە ئەو بەرهەمانی کە تا ئێستا شتێکی وامان نەبووە کە زۆر کاریگەری لەسەر بە یاخو خراپێ تابان چەند بەرهەمێک
ئەوەی کە شیای خواردن نەبێ دەستی بەسەراگیرێ و لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە تەلەڤەکرێ و چینەوانەی کە بۆ ناگەر بەرهەمێت دەرنەچێت لە پشکرین هۆکارەکەی چییە بۆ نمونە شتە زۆر باوەکان بۆ نمونە ئێستا ساڵی ئەم ساڵ بە تایبەتی فاسۆلیای تەر لە هاوردەکە و خۆماڵیشمان نیترایدی زیاد بوو ئەمەشە بێتە هۆی نەخۆشیێکی خراپ ڕێگیری لێکرا لە فرۆشتنی ئەوەی کەی خۆماڵیش و ئەوەی کە هاوردەش بوو سپاس بخوا ئێستا ئەوە تێپەڕی کردووە لە فەحسەکانە دەرەچێ و کێشەیەکی نیە ئەوەی کە ناو ئەلوەکەیە ئەچێتە دەست فرۆشیارەکان وە دەست هاوڵاتیان شیای خواردن ینی ئەو دڵنیایە دەی بە خەڵەکە هەز بەرهەمێک لەم ئەلوەیە دەرەچێت شیاوە بۆ خواردن 100% ئەو بەرهەمەی کە لە ناو ئەلوە دەرەچێت لە هەموو ڕێکەوە شیاوە بۆ خواردن و تەندروستیشە. نرخی ئەنی مفردی ئەم شتانە کە کاتێک گەچێتە دەستی بەقاڵ و ئەو دەستگێڕانی کە ئیفرۆشن هەندێک جار جیاوازی نرخێ بەڵێ ینی ئەچیتە دوکانێک باش شتێک بەرهەمێ بۆ نە ئەم کە لەرمەی لە پشتی جەنابتوێ لەوانەیە لە دوکانێک کیلۆی بە 500 دینار بێ بچێت دوکانێکی تر بە 1000 دینار بێ بەڵێ ئەم جیاوازی نرخە بۆچی ینی پەیوەندی بە بەرهەمەکەەوە یان کەوتۆتەوە سەر ویژدانی کەسەکە خۆی لە فرۆشتنی بەرهەمەکەیە ئێمە وەکو علوی سلەیمانی بەیانی کەین دەرگای نرخەی فرۆشی سعاششی ویانیمە فەرقی هیچ کەسێک ناکەین ناڵین ئەمە بە فلان کەسیا و فلان کەسیا و فلان کەسە فەرقی هیچ کەسێ ناکەین مەسەلەن کیلۆی تەماتەی تۆ بە 300 دینار بۆ هەر هەمی بە 300 دینار بەڵام کەوتۆتە چی هەندێک بەقاڵمانەیە هەندێک دوکاندارمانەیە کەم ینی شتێکی کەمەکڕێ کەمیەتێکی کەمەکڕێ خێرێکی زۆری خاتە سەر هەندێک دوکاناریشمانەیە هەندێک جێگاشمانەیە هەندێک دەستگێڕمانەیە شتێکی زۆرە کرێ و خێرێکی کەمی خاتە سەر زۆر فرۆشە و خێرێکی کەمی خاتە سەر لەبەرەوە کەوتۆتە سەر ئەوانەی بەڕاستی ئەو دوکانانەی کە کەم شتەکردن خێری زۆری خەنە سەر ئەوانەشی کەشتی زۆرەکردن بە خێرێکی کەم ئەی فرۆشنوان و سوودێکی کەمی خەنە سەر ئەجینا لێرە لە ئەلوە لای ئێمە هیچ فەرقی نییە هەمووی بەیەک نرخە هەمووشی بەیەک نرخی واتە دەرەوە بەڵام لە جۆری نێوعەکانە فەرقەکە مەسەلەن ئەم دەرەجەیەک بێ ئەو دەرەجە دوو بێ ئەوانیان فەرقاینا هیچ شتێکی ترمان نیە. کاک حاجی بابەتی تەندروستی ئەم بەرهەمانە ینی شیاویان بۆ خواردن یەکێکی دیکەیە لە ئامانجەکانی پرۆگرامەکەی من تۆ ئەزمونێکی زۆرە دێ دڵنیام ئەم لیمۆیە ئەم پرتەقالی لە بەردەمی منابەر لەوەی بیفرۆشی خۆ بەکارێنی تو ئەی خۆی بەگشتی و بەرهەمانی لە ئەلوانی هەمووی شتی تەندروستن بەڕاستی یەک دانێکیانە کە خەلەلی هەبێ لە میوە باڵێ پێگەشتی ئەم میوانە هەمووی تەندروستن میوەی تازێ میوەیەکی ڕزی و نییە میوە هەمووی ڤیتامینە بڵێ شتێ نییە کە بۆگەنی کردبێ شتی بۆگەن کەس نایکڕێت دیارە وایە هەر جەماعەتی لیژنەی قایمقامێتی ژەکرێن خواڵ ناگرێ ڕۆژانە یەن بە ناو ئەلۆکە ئاگەڕێنێنە ناو بەڕاتەکەی منەوە شتێ خراپێ ئینزار مەکەن ئەڵێ یا فڕێدا نابێ بفرۆشتێەوە ئەوە هەیە ینی بەڕاستی من وەکو خۆم چۆن ماڵم ناڵی خۆم خۆشێ وەکو خۆم حەز ناکەم شتی خراپ بێم بە هاوڵات ئەو بەرهەمانەی لە ساردکردەوە هەڵێگرن ینی تا چەندێک ڕێگە پێدراوە چەند مانگ لە ساردکردەوە یابێ تێک ناچێ خراپ نابێ ساردکردەوە شتێکی خۆی میوەوانە و نەخۆڕاگر نییە تا ئەوە بمێنێتەوە دوو مانگ و سێ مانگوانە نا ئەو پەڕەکەی هەفتەیە دوو هەفتە ئامێنێتەوە لە ساردکردەوە ئەگەر لە دووری شەو بێت هەرۆ نەخۆی ڕاگرێ مەگەر شوێنێک بێت بۆ نمونە ئەو ترەیە دەمێکە لێکراوەتەوە ئەوە لای من لە سەرکردنەوەی لای من هەنیە ئەوە دەمێکە ئەو ترێ ئێرانیە لە کۆتایی بڵین هاوینە لێکراوەتەوە ئیتر کە سەرەتای پاییزە کراوەتە ساردخانەوە لە ئێران بەڵێ لە ئێران هەڵگیرا و بە شێوازێک دەرگاکەی منە ناکرێتەوە بێورێتەوە هەوا گۆڕکی پێ بکە یەک تایمە هەواقی هیچی لێ نایە ئیتر کە هاو بۆ لای ئێمەش بە هەفتەیە دوو هەفتە کۆتایی بۆ بارەهێت نامێنێ کاگردی با پرسیاری ئەمەم لەسەر بابەتی ئەو هەندێک جارە و ترس و دوودڵەیە کە لە دڵی هاوڵاتی دروستەکرێت سەبارەت بە بەرهەمێکی کوشت و کاڵی بەبێت جیاوازی ئەنی واکە هەم لە بازاری بەرهەمەکە بە هەم خەڵکیش نەتوانێت بەکاری بێنێ ئەمە چییە سەری هەڵداوە ئەنی شتێکە دێتام ئەلوێ بەڕاستی شیاوە بۆ خواردن و هیچ مەترسێکی لەسەر نیێتە وڵڵاهی بەڕاستی ئەوەی کە ئەگرەیە کارێکی زۆر زۆر ناڕەوایە بەڵێ یعنی دوورە لە ئەتەکێت و ئەخلاقی ڕۆژنامەوانی تۆ کاتێک مەسەلەن لەسەر بابەتێک قسەکەی ئێنە هەنێ فحوساتمان هەیە دوایژە چینە کۆمپانیاکە یعنی پێویستی بە فەحسێکی گەورە هەیە تێچوێکی زۆر زۆر گەورەیشی هەیە و بۆ ئەوەی کە بزانین ئەم شتە بە تاکی دوایە کاتێکی زۆرترێوێت بەڵام ناکرێت تۆ بە ناڕەوا دەستبەری بۆ ئەوەی ڕستێکی ناوخۆ یا ڕستێکی دەرەکی بڵێ خراپە تۆ
تۆ لە بژێوی خەڵکەی لەو ڕسقەی یعنی بەڕاستی منەڵێم ناڕەوایە من هەر شتێک لە علۆی سلێمانیا هەبێ من بۆ خۆم خواردومە شیاویش بووە وە شیاویشە نازانم لە چۆ ئەمە سەرچاوە گرێ کە شیاو نەبێت ئێمە کۆمپانیامان هەیە یاوە تا لە مەرزەکانەوە کە هەر ڕستکێ داغڵە بێ فەحسەکرێ لێرە لە سلێمانی فەحسەکرێ ئەی ئایا خێرە ئەمانە بەم دوو فلتەرە هاتووە بە کەڵەگنێ و ئێمە بیفرۆشین کاکە سەرۆریانی خۆی ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە ئەمانەیە ئەوە بۆ خەڵک ڕوون بکەینەوە کە نرخی سەوزە و میهۆ بەرهەمەکان چۆنە لە بازاڕە ئەو بەقاڵە یاخود ئەو کڕیاری کێت ئێوە بەرهەم لێەوە کڕێ سەرپشکە لەوەی چۆنەی فرۆشێ من دڵنیام لەو شتە بەڵام ئەوەی بۆ من پرسیارەیانی جاری وایە نرخەکان یاریەکە لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازی هەیە ئەمە لە تێڕوانینی تۆ بۆچی تەبان ئەو نرخانێک کە جیاوازی تیا هەیە ئێمە هەر لە علوەکەشە ئێستا هەربوون منە لالەنجی سێ چوار نەومان هەیە نرخەکانی فەرقەکە دەرەجەیەکمان هەیە دوومان هەیە سێمان هەیە تەبان ئەمە نرخەکانیان تەلەعوباتی پێگرێ زیاو کەمی پێگرێ لە هەموو ئەو بەرهەمانە من بۆ نمونە لالەنجێنمەوە هەموو بەرهەمەکان تەبان ئەم سێ چوار نەوعی هەیە نرخەکان بۆ نمونەوانی کە دەستگێڕن ئەوانەی کە لە کۆڵانەکانە بەعزێکیان ئەو نرخە هەرزانەکەکردن بۆ شوێنە شعبیەکانێ بن ئەوەی کە بۆ سۆپەرمارکێت و بۆ شوێنە داخراوەکان ئەمە تەبان میوەیەکی تایبەت دەکردن لەبەرەوەی کە ئەو شتەی تایبەت دەبێ تەلەفیاتی کەم بێ خراپی کەم بێ نرخەکەی لێرەش تەبان لەوەچێ دوو قاتی ئەوە بێکە لە بازارە لە کۆڵانان یاخود لە سەرجادەکانە ینی بەبەست لەوەیە کە بە نرخێکی گران کابرا یانە و کەسێک بەرهەمەکە یفرۆشە لە بەرەوەی کە گوڵبژێریەکە طبعا ئەو هەیە هەر لە علوەکەش ئێستا بۆ نمونەکە هەن من هاوردەشێکم ئەوەی کە بەرهەمی وامان هەیە تایبەتە ئەوە نرخێکی جیاوازتریە پێڵین دەرەجەیەکە هەر لە بەرهەمی خۆماڵیشمانە لە نمونە هەنارەکە سێ نەوعی لێ جاکرێتەوە نوعێکمان لێدا جاکرێتەوە ئەمە پێڵین سەرتا دەرەجەیەکە نەوعی دووهەم وەساتەکەیەتی نەوعیان سێم وردەکەیەتی ئەوەی وردەکەی زیاتر بۆ شەربەت و بۆ ڕووبی هەنار و ئەمانەیە بن ئەوەی کەشی وەساتەکەشی بۆ شوێنە گشتەکانە ڕوات ئەوەی کە تایبەتەکانیشە بۆ شوێنە تایبەتەکانە ڕوا تاوان نرخەکەی ئەمەی کە دەرەجەیەکە زۆر لە وزی گرانترە بە کورتی ینی شتێک هاتە فکرم ئەم ئەلوەیە تەختەی سلێمانی ئەکات ینی کافیان پێویستمان بەوەیە شوێن و بازاری ساکنەوەی بەرهەمی لەم جێگەیە زیاد بکەین زۆر بە زیایشەوە جێگامانەیە ئێستا بۆ نمونە ئێمە چەند دوکانێکمان هەیە ئەو وەختەی کە بیدایەتی دامەزرانی علووە زۆر بە تەکلیف وشکە فرۆشەکانمان هێنادێ ئێستا 40-50 دوکانمان طبعا وشکە فرۆشی تیا کومادی غەزاییە بەڵێ ئێستا خۆسەیری ئەم فەرعایەکەن تۆزە قەرەباڵخە ئەوانەیە ئەو دی و چۆڵتریشە ئێمە زوو هەر بۆ کە علوەیە دووهەم و سێهەم داوا دروست کرا داوامان کرد ئێمە سلێمانی لەوەتی ئەوە هەڵ نەگری عاسیمە نییە تەنها یەک علوەی بەسەوە ئێستش ئەم علوێ زۆربەی چۆڵە دواپرسیارم بە هەر بۆ جەنابە لەسەر بابەتی علوەکە بەیانی ئەوە کێشە و گیرروگرفتان هەیە یان شتێکتان هەیە پێویستی بە چارەسەرکردن بەیان بۆ باشڕاستی ئیش و کارەکانتان پێشنیارە چیە بۆ حکوومەت ئێمە بەڕاستی کێشەکانمان ئەم ساڵ گومرگ لە دیوی ئێرانەوە زیای کردووە بە هەمان شێوەش ئێمەش گومرگەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵە فەرقی هەیە لەلای ئەو گومرگەکان کەمترە لای ئێمە گومرگە زۆرترە ئێمە ساڵان بازارێکی ترمان هەبوو لە علوەی سلەیمانی ماشەڵڵا پڕفرۆش بوو ڕۆژانە ڕۆژی بڵێم 100 بۆ 150 بارلۆری ئێرانی هاتە ناو علۆ شتەکانمانە فرۆشسا کەم بۆ تۆ دابەزیەوە بەهۆی کە گومرگەکانمان فەرقیە سنوورەکانی حکوومەتی فیدراڵی هەمووی کراونەتەوانێ گومرگیان کەمترە کرێسیاریان کەمترە بەڕاستی ئەمانە کێشیان بۆ ئێمە دروست کردو و ئێستا بازارڕەکانمان ڕۆژ بە ڕۆژ لە تەڕاجوعایە بەڕاستی زۆرمان فەرقەیە لەگەڵ جاران کاک ساڵح ئێمە هەندێک جار کەسێک مشتاقە بێ بە جۆرێکی میوە بە جۆرێک بابەتی سەوزە و میوە کە حەزەکات دەست بکەوێ بەڵام قورسە دەستکەوتنی یعنی ئێستا ئێمە وەکو خۆمان لە سلەیمانی وەکۆم ئەلوەیە ئەو بەرهەمانی کە نادرن ئاسان دەسەکەوێ ینی ئەوانی کە هەیە نەک لە ناو عێراق وەرەمی لە دەرەوە زوو دەسەکەوێ وڵای ئەوە لەسەر داواکاریە بەڵێ لەسەر داواکاریە ئەوە لە هەندێک شوێن هەیە بۆیانێنن بەڵێ بۆ نمونە کابرای سە لەم کاتا قشتە کەمە بەڵێ حەزی لە قشتەیە داوایەکە ئەڵێ بۆ نمونە بە 10 ڕۆژی تر منەر نەمبینیوە قشتە چۆن نەبینیوە میوەیە هەمیوەیە دەی بەخوا من نەمدیوە ئەوە نیە ناوکی سبیە ئەوەی چواردەورەکەی سوورە چواردەورەکەی نا سەوزە گرنجاڵی بەری سنەوبەرە بەڵێ دەیناوەکەی نەزانیوە دیارە ناوەکەی نەزانی باشە هەندێک میوەی تریشمانەیە ئاوا نادرن بەڵێ
هەندێ میوەی ترەیە ئەنوا ئاشکال میوەی وڵاتانی ڕامبۆتین و مەنجوستین و ئەنوا و لیچی و ئەم شتانە هەیە ئەمە هیچ سینە بەڵێ ئەمانە مەجاالەوەی تایە کە کەسێک هێنێ نرخەکەی زۆر بە بەرزی بفرۆشێ و کەس نەزانێ مە چۆنانە وڵی سعری محدود نییەوە سعری دیاری کراو نیە ناوەڵا چونکە شتێکی دەگبەنە خۆی وجدانی خۆی و کەسێکی هێنێ چۆنەی فرۆشێت ئەکەوێتە سەر و کەسە بەس ئەگەر بازاڕیشی نەبوو مەجبورە دایبەزێنێ کابرا هەشە کاکە هەڵوژە ئاڵۆترشەکە بە 250,000 نار لەم دوکانام فرۆش وڵا باسی بابەتێکی گرنگە کرێ ڕاستەکە یانیەوە هەمووزارێ هەموو ساڵێ بابەتی گەرمی سۆشیال میدیا هەر بەڕاستی بۆ نرخەشت دەسێواکەوێ کابرایا 250,000 دینار وڵا لەوانەیە بە 230,000 جاریوە دەزێمەکەوێت بۆچی ئەو منە گرانە شتێکی دەگمەنە کابرا بۆ نمونە لە سەرەتاوەیە لە هەموو سلێمانیە 10 کیلۆ لەوە دەست ناکەوێت هەشە داوایەکە تایبەت دەڵێ بۆم بێنە بەس دوای نرخەکەشی زۆرێتە خوارەوە دەبعەن وەڵا هەر لە ماوەی هەفتەیەکە ڕەنە 50,000ەکەی لێبوو بێتەوە ڕاستە هەر لە ماوەی یەک هەفتە پێش چاوپێکەوتەکە باسی بابەتی عمولە و کرد هەنی هەنێک جار بەقاڵەکان بیانی و عمولەیەنەوە کە عمولە ئەمە تۆزێ ڕوونکەرەوە هەم بۆ منیش هەم بۆ خەڵکی ژانی عمولەی ئەم بەرهەمانەوەنە زۆرە کە تۆ وابکان نرخی بەرەمەکە و زیاب بکەیت نەخێر عمولە ئێمە تەنها عمولە لەوە لە بەقاڵە سەنین کە ڕستەکە هی ناوخۆی کوردستان بێ بەڵێ بەڵام ئەگەر ڕستەکە دەرەکی بێ ئەوە عمولە لەسەر خودی ئەو فەلاحەیە کە هاوردەی عەلۆی سلێمانی کردووە بەڵێ بەڵام ئێستا لە کاتێکا کە چیلۆیە توور بە 300 دینارە چیلۆیە کاهوو بە 250-300 دینارە یعنی ئەبێ عمولەکەی چی بێ بۆ 20 کیلۆ لە توور 250 دینار عمولەکەیەتی زۆر کەمە زۆریش کەمە یعنی تۆ ناکرێ بەڵام جاری وایە لە هاوینانە مەسەلەن هەنجیرە ترۆزیە خەیارە تۆزێ ڕستەکەی زۆرە بەڵێ ڕاستە عمولەیە چێتە سەر بەڵام ئەوی ژەروانە دەستنوقەکەوا 1500 دیناری چۆسە ینی ئەو بیانیوەک نییە بۆ بابەتی گران فرۆشی بڕوان نییە ئەگەر 20 کیلۆش بێ 100 دینار ناچێتە سەر ڕستەکە هەنێ جار 20 دینارە هەنێ جار 10 دینارە هەنێ جار ئەو پەڕی بچێ 150 دینارە زیاتر نییە کەواتانی هاوڵاتی بە دڵمتمەئینی بەبێ گرفدەم بەرهەمانە بەکار بێنێ و بەڵام ئاگاشی لێ بەیانی شتی گران چاوکراوە بێ نەیکڕێ بەڵێ چاوکراوە بێ بۆ ئەوەشی کاڵێ ئاوڵاتیان بە دڵنیایەوە بیخۆن من لێرەوە ئەڵێم بۆ ماڵەکەی خۆم هەر ڕستێک ئەبم ئەگەر پرتەقاڵ بێ هەنجیر بێ خورما بێ هەر ڕستێ بێت جوان ئەی شۆینەوە ئەو جا ئەی خۆی هەر باشتری ژوایەکە بیشوێتەوە هەر ڕستێ بێ بیشوێتەوە پرتەقاڵ تۆ تۆکلەکەشی فڕێ پێشتر بیشۆرەوە اینجابی خۆ یا خورما ساڵانە لە وەرزی هاوینە ئەم هەموو تەپ و تۆزە بێ دەی لەسەر تۆکلەکەی وڵا تۆز و ئەوە هەیە دیارە هەر لە نێو پرۆگرامەکە بە باشم زانی بەشێکیش لەو فرۆشیارانە بدوێنم کە بە زمانی سادەی خەڵک پیانە و تێ بەقاڵ تاوەکو بزانم لە علووە نرخی سەوزە و میوەمان بینی کە چەندە بزانین کە دەگاتە دەستی وڵاتی بە چەندە بۆ پێی کە بازەواکری هەندێک لە ئەوانەی کە فرۆشیاری سەوزە و میوەن زۆر یاری بە نرخەکانەکەن جیاوازی هەیە لە شوێنێک بۆ شوێنێکی تر بناتومەتە یەکێک لەو شوێنانە لە سلێمانی کە من خۆشمەندێکجار لێرە شتەکڕم و بازاڕیەکەم لێرە لەگەڵ کاک مەحموود قساکەم کە سەردەمانێکی زۆرە لە میشایە و دانی بەقاڵێکی دیێرینە کاک مەحموود سڵاو لێبێ حەزم کرد بێکەوە گفتوگوێ بکەم زانم ئێستا نرخی سەوزە و میوە چۆنە ئەو قسەیە تا چەند ڕاستەکە ئەڵەن بوون لە علووە سعرەکان تا ڕادەیەکی زۆر هەرزانە بەڵام کە دەگاتە دەستی وڵاتی بەقاڵەکان گرانیەکەن پێشەکی بەخێبێن سەرچام بەنسبەت سعری سەوزە و میوەوانێ پێش هەموو شتێکەوێتە سەر شخصەکە بەقاڵەکەی کە ئەی فرۆشێت یان ئەیکرێت و ئەی فرۆشێت چەند کەسێکەیە کرێمولکەکەیان گرانە ئەبێ بیخەنە سەر سەوزە و میوەکەیان کرێمولکێکی زۆرێن بەڵام وەکو ئێمە کرێمولک نامولکەکەی خۆمانە بۆمان دەسە بە هەرزانتن بیفرۆشین اینجا بە پێی فەسڵەکانیش سعرەکان گۆڕانکاری بەسەریت دێگە بۆ نمونام هەنارەی ئەم فەسڵە نییە لە وڵاتی خۆمانە باشە دێگەمە لە علوە بە 2150 نەرێمێن بە 2500 دینار ئەمە ئەی گۆڕدا ئەنجا میوە هاتەکانیش
هی خۆمان نییە لە ساسی ناو کاک محمود شتێک بۆ من زۆر گرنگە نیسبەیان ئەو ڕوبحەی کە ئەخرێتە سەر ئەم بابەتانە لە بەقالێک بۆ بەقالێک ترە گۆڕێ پێشەوە قسەیەکە بۆ کردم وتە ئەو سێوە سەوزە من کی لە کیلۆیەکە 250 دیناری 2750 دیناری پێراوە بەڵێ ئەم بە 150 دینار ئەگە 125 دینار بۆ بمێنێتەوەوانێ تۆش لەگەڵ قسەی کە هەندێک لە بەقالەکان لەوانەیە سعر زیاد بخەنە سەر بەرهەمەکان سەر میوەکان نەوەڵا لەگەڵەوەیانیم بەڵام داهانێک کەسیش توانە و دەسەڵاتی نەبەر کرێمونکەکەی گرانە بەڵێ کرێکی زۆرە بۆی دەستنایەت بەڵێ مەجبورە بێ خاتە سەر میوە هاتەکان سێمە سواز بۆ خۆمولکەکەی خۆمانە تێگەی کرێ نییە نایخەمە سەر میوە بەس خەڵک هەر ئەڵێ بەگشتی ینی با جیای نەکەین وەڵەن بەگشتی میوە گرانە بۆ میوە بە پێی فەسڵەکان گرانە ئێستا بۆ نمونە تەماتەی عێراقی بە 1000 دینارە گران نیە لە فەسڵی شووتی خۆمانە کیلۆی شووتێ چێ بۆ 1000 دینار وایە بەڵام لە کاتێکا چێت لە سەرەتا بەڵام دوای یێتە سەر 500 دینار یێتە سەر 450 دینار بە پێی فەسڵەکان گران ئەبێت اینجا میوەهاتەکانیشی خۆمان نیە لە ساسی خۆمانە لە سا هەفتەی دەرەچیە بۆ نمونێسە لە ئێران شت گرانە ئەم دوو میوەهاتانەی کە تۆی بینی لە سا 60 ئێرانەیەت لە ئێران لەو پەڕی گرانیایە گران یەکە لێرەش لەسەر خەڵکەکە گرانە ئەو فەرقەت زۆرە لە بینی علووە بۆ دەستی جەنابەت ینی نەوەڵای فەرقەکە لای ئێمە زۆر نییە لە فەرقەکە ئەو پەڕی 500 دینار بەپی مادەکە میوەکە بۆ نمونە ئەمە کیلۆی بە 6000 لای ئێمە بەڵێ دێگەی کیلۆی 500 میوەیەکی دەگمەنە بەڵام ئەمە لیچیە تازە دەست کیلۆی بە 6000 لای ئێمە کیلۆی 750 دینار ئەخینە سەر لەبەرەوەی خەڵک بە کیلۆ نایکڕێ هەستەکەم شتێکی دەگمە ئەمە دانەی بە 2000 بەدانەی فرۆشن ئەمە براگوی پێڵت بەڵێ بە دانەی فرۆشی دانەی بە 2000 دانێ یەک ڕوب خێرەکە ئەمە 1750 دینار لەسەر جەناب 1750 لەسەر بەڵێ سێمە کیلۆی مۆزێن بە 1000 دینار ئەمە لە ئەفریقاوی کیلۆی بە 1000 دینار لێرە کیلۆی تور هەر بە 1000 دینارە هی خۆشمانە بەخوا لە بێسانسورۆیە کاگا ڕۆژەمان و نەبی جەنابە دەمێکە بەقاڵیت و من خۆشم هەندێک جاراتۆم شتم لێ کڕێوە سوپاس دەکەم پێم بڵە بزانم هۆکار چییە جیاوازی هەیە لە بینی فرۆشیارە لەگەڵ فرۆشارێکی تر لە ڕووی نرخەوانی هەندێک جار دوکانێک بە نرخێکی فرۆشە دوکانێکدا هەم بابەتەکار هەمان بابەتە هەر لە یەک علوەش هاتووە هەڵا بەتاشی دووە هەمووی لەسەر چاواکەی لە ئەلوۆ بەزی تر کەوێتەوە سەر ویژدانی دوکاننارەکە هەیە هەیە کرێ نایەت ئەسە ئێمە بۆ منە شتەکان هەرزانە فرۆشین ئەمانەوێ شتەکە بە خێرایی بڕات و بازارەکەمان نەوەنی قازانجێکی کەم و بازارێکەکەم و بازارێک خێرا بەگشتی خشت لە ئەلوە چۆنە ساری ینی ئێوە ڕازین لە نرخەکان وڵی لای ئێمە هەیە لە ئەلوە قاتعی هەیە لێرە شتەکڕێ خۆی لەوێ قاتعی هەیە خۆی قاتعی هاتوو دوتی لێرە هەرزانترەکەوێ بەڵێ ئێمە وەکو پێم وتی شتەکە زوو بەڕێەکەین قازانجێکی کەم و بۆی بازارەکەمان نووسن بەس کێشەکە ئەوە ینی من خۆم تووشێ و حاڵەتە بوو هەنێک جار شتەکە دوو بەرامبەرانی تۆ باسیەوە کرد کابرا کرێە قەی چێکە بە 200 دینار 250 دینار 500 ناگدانتر بە چەند هەزارێکی نایە دەستگێڕیشە شتەکەی دووقاتی ئەمێ خەڵکیش لێ کڕێ خەڵک لێکڕێ بەس نازانێ لێرەوە جاری وایە پەیامە چی ئەنیەتەوێت چی بڵێ بە هاوپیشەکانە بۆی بەڕاستی قۆڕەخکاری لە بازارە دروست نەبێ لەگەڵ بارودۆخی گوزەرانی خەڵکە بگوزەرانی خەڵک خراپە بەڵێ هەتا بتوانن شتەکان بە هەرزان بفرۆشن کەمە عیشەتی خەڵک خراپە لەم کاتەیە ڕاستەکەی ئەوە چەند مانگە بێمە ئاژ نەدراوە خەڵک بێپارەیە خەڵک کرێچیە خەڵک مناڵی هەیە هەتا بتوان لەسەر خەڵک هەرزانیکەن هەم خۆی بازارەکەشی هەیە و هەم خەڵکەشی سواداکە بازارێکی زۆر و بازارێکی کەم خێرێکی کەم و بازارێکی باش بازارێکی بۆی بە بەردەوام خەڵک بێتەوە بەلاو ئێستا خەڵک هەیە ئەڵێ لە ڕاپەڕینەوە هاتوو خەڵگەیە لە کازیوەوەیە لێ پرسی بۆچیە بۆ ئێرە ئەڵێ تەکسیەکەش بگرم و بچمەوە بۆ ئەوێ ئێشتا لێرە هەرزانترەکە هەم لێرە بەدڵی خۆی هەڵێ بژێرە سارەکەی مناسبترە یعنی چەند شتەیە کە لێرە پرسیاری کردووە کەوتمە لێرە بەوەیە لێرە دووقات بوو ئەگە بە تەکسی بێ بژڕاتەوە لێرە ئیسپادی زیاترە کاک فەریدوجان سڵاو لێبێت مانوو نەبی حەزم کرد جەنابیش لەگەڵمانە بەشداربی لە بەرنامەکە تۆش فرۆشیارێکی قەدیمی ئەم بابەتی میوە و سەوزەواتی و ماشەڵڵا دوکانەکەشە جوانە ئەکرێ باسیکی نرخی سەوزە میۆن بۆ بکە ئێستا بارودۆخەکە چۆنە لێرە بەخێربن سە چاوم یەخوا بەخێرن
وڵی سواز بە خۆشتەکان زۆر باشە الحەمدولillah ئیتر بەعام خەڵکیش حەزی لێیە تالیبی میوەکانە بە تایبەتی ئەوەی کە تەندروست بێ و باش بێ ئەمڕۆ میوەکانەوەی کەما بێتەوە بۆ خەڵک شتی باشمانێ لە ڕووی سەحیەوە خەڵک نەترسیانی هەمووی شتی باشن وڵی شتەکان لەخوا بەزیابێ زۆر باشە ئیتر بە زۆریش هەموو شتەکان فەحسەکرێت ئەو شتی لە دەرەوە بێ لێرە فەحسەکرێت لە مەزدەکان هەر فەحسەکرێت یعنی شتێکی وامان نییە بێتە ناوخۆ و کە فەحز نەکرێت کاک فەریدون حەزەکەم پرسیارێکی لەسەر بابەتی نرخ لێ بکەم هەندێک جار لە شوێنێک بۆ شوێنێکی ترە گۆڕە لە دوکانێک بۆ دوکانێکی تر جیاوازی هەیە هۆکار چی ئەمە وڵی شتەکان فەرقەکە یعنی جوانی و ڕستەکان فەرقەکە تازەی فەرق ئەکات شتی وایە بۆ نمونە گەورەیە جوانە پرتەقاڵێ سە دووسێ نەوعی هەیە وەسەتی هەیە وردی هەیە گەورەی هەیە ئەو شتانە فەرقەکە سعرەکانی عادەتەن و عێراقی هەیە لەگەڵ تورکی ئەمانەیە فەرقی هەیە شتی ناوخۆ ئێستا جاری وایە بەقاڵێک پرسیاری لەیەکێ لە وڵام من لە کیلۆیەکە 250 دینارە خەمە سەر شتێک بەگشتی ینی بازاری سەزۆمیەوە هەروایە ینی ڕوحی ئەم بەرهەمانە کەمە نا شەد نییە 250 چونکە جاری وایە تو ئەو شتانە کە دێرە هەمووی جوان نییە بەڵێ زۆر شت بۆ 250 دینار ناتوانانی ئیلا بەڵێ شتێ 500 دینار شتێ 300 دینارە شتێ 200 دینارێتی بە پێی ڕستەکانی گۆڕ ئایسە سێرێکم کرد ینی سێ نرخەکانم کرد شتەکان گۆڕانکاریان هەیە تۆزێک ڕەنگە نرخەکەی بەرزتر بێت لە چاو شوێنی ترا بەڵام ئەوە جەناب باسی کرد کە پەیوەندی بە جۆری بەرهەمەکەەوە یەکەی کڕی ئەو ڕستە بۆ منە بڕۆ چەند مشتری ئەمەکەیەت ئێرە لی پرسە ئەڵێ شتەکەی ئێرەم بردووە هەتاوەکو هەفتەیەک شتێک نەچووە ئەمە چێ بۆ نمونێمە بە تازەی هێنێن بە تازەی کابرا ئەیباتۆ بۆ ماڵەوە تا سێ چاڕ شتێک ناچێت هیواشە بۆ من لە عەلوە کۆن بووە بە ساڵێکی هەرزان کابرا ئەی فرۆشە ئەیباتە ماڵی سفای لێ ناکات هەر ئەو ڕۆژە نیوەی فڕەیە بەس ئێمە ئەوە ناکڕێنەوە بۆ دوکانی ئێمە ئەوە نابێت ئێمە شتێک خۆمان نەیخۆین نایڵین تۆ بیخۆین ئەنی شتەکان لای تۆ شتێک نرخەکەی بەرزترە لە چاو دوکانەکانی ترە دوکان ناز بازار بەگشتی ئاژنا دوکانەکان ئەوەی کەشتی جوانی هەبێ بە زۆری سعرەکانی هەرە یەک 250 کەمتر زیاتر ئەبێت بەس بە زۆری وەکو یەک وایە دوکانارەکان فەرعی بینی ئەلووە بۆ دوکانار زۆرە جارێوای لە ئەلووە شتەکە بە نرخێکە دووهێندەیە کاگە یەتە دوکانەکەیانی ئەوەش پرسیارە بەڕاستی زۆر جار هەیە بۆ نمونە ئێستا ئەم ڕسقەی کڕیت هەمووی وا دەرناچێت ژێری گەورەی تایە یان خراپی تایە تۆ ئەبێ فڕیت ئەو تەماتێ شکاوی تایە کابرایەتە ئێرە بە ئارەزوی خۆی دەنکە هەڵێ بشێرێت تۆ خۆ ئەوەش لەسەر شانی کێ ئیلا لەسەر شانی هاوڵاتیە ینی کابرا لە دوکانارە بە ئارەزوی خۆی گوڵبژێر یەکەم بەس جوانەکە ئەخەمە بەردەسی مشتریەکانە بەڵێ دانە کابرا هەڵێ بژێری ئێمە ئەوەی کە خراپێ فڕین ڕۆژ وایە 50 کیلۆ ڕستمانێ بەخوا فڕێ 50 کیلۆ ئارە بەخوا لە هاوی ناڕۆشە بۆ 20 کیلۆ تەماتەمان زیاد فڕێەوە چیشە خۆ خراپیش نییە بەخوا لە بازاڕی فرۆشن بەس تۆ نەرمە بۆ لای ئێمە نابێت دیارە بەڕێزان تەواوی ئەو کەسانەی کە لە نێو پرۆگرامەکە قسەیان کرد ڕۆڵی ئەو تاقیگەیان باس کرد کە لە نێو ئەلووەی سلێمانی هەیە و پشکنینی بەرهەمەکانەکە بۆیە بە باشم زانی لە کۆتایی پرۆگرامەکە لەگەڵ کاک دکتۆر عەلی چەند خوڵەکێک بێمە ناو تاقیگەکە و پێناسەیەکی تاقیگەکەم بۆ بکاو بە ئێوەشی بڵێ کە چۆن پشکنین بە بەرهەمەکانەکەن کا دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە حەزەکەم پێم بڵێ بزانم تاقیگەکەتان پێگاتوە لە چی و ئەو دڵنیایش بێتە هاوڵاتیان کە سەرجەمی و بەرهەمانی دێتە ئەلووەی سلێمانی پشکنینی بۆ کرێت سەرەتا بە خێراتنتانەکەم تاقیگەی کۆنتترۆلی جۆری کۆمپانیای هەمسا کە یەکێکە لە دامەزراوەکان بۆ ماوەی 4 ساڵە لەناو ئەلووەی شاری سلێمانیا ئێمە بە بەردەوامی پشکنین بۆ گشت باری ناوخۆ و باری هاوردەکراو ئەەکەین بە مەبەستی ئەوەی کە دڵنیابین لە سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان چ لە ڕووی ئەوەی کە پشکنینەکەمان چ کواڵەتی بەرهەمەکە بێ چ سەلامەتی بەرهەمەکەش بێت باشە ئەو بەرهەمانە لە پشتەوە بینی مەمە تازە گەیشتونەمانەوە گەر ئاماژەیەکمان بۆ پێبی بڵێ
ئەمانە نمونێن کە کاتێک لە ناو ئەلوەی سلێمانیە بەڵام ئێمە بە ئەمە من بگرم بەدەست ماگەراسایی بێ فەرموو طبعاً ئێمە لە ناو ئەلوەی شاری سلێمانیە ژمارەیەک دەرگامان هەیە وەکو بەوابەن بۆ هاتنە ژوورەوەی ئەو سیارانە کە بارهەڵگرانە کە یەنە ناو ئەلوەکەوە بە 24 کاتژمێرانی بەردەوام کە دێن بەڵێ بەردەوامی بە شێوەی 3 شەفت ئێمە لە تاقیقەکەمان ئیشکردن بەردەوامە ستافی تایبەتمان هەیە کە ڕاهێنانی پێکراوە لەسەر چۆنێتی وەرگرتنی نمونە لەو بارهەڵگرانە و پاشان سەرۆک بەشێکی تایبەتیش هەیە کە لەو شەفتەیە ئەگەڕێت بەسەریانە زۆر بە خێرایی نمونونەکان کۆکاتەوە و یەتە بەشی ئایتی تاقیقەکەمان پاشان لە بەشی ئایتی تاقیقەکەمان هیچ بەرهەمێتێکەڵی ئەوی تر ناکرێت شتەوە بەجیاوە هەر شتێک بەجیا نمونەی بۆ گیراوە چونکە ئێمە پشکنینەکانمان کە دواتر باسیەکەم چ کیمیایی چە مایکرۆبایۆلۆجیشە بۆیە ئەبێت پشکنینەک ئەبێت نمونونەکە کە وەرە گیرێ بە شێوەیە بێت کار نەکاتە سەر ئەنجامی پشکنینەکە بۆیە کە نمونونەکە یەتە بەشی ئایتی ئەو وەسڵی کە لەگەڵێتی ئەو پسوڵەیە هەموو زانیاریەکانی داخلی سیستمی داتابیسەکە ئەکرێت و پاشان کە یەتە لە ناو تاقیگەوە تەنها ناوی بەرهەمەکە و کۆدێکی پێشینەکە چەنی پێچانی تۆ کە کاتێک بەرهەمێک ئەم باینجانە بۆ نمونە دوای چەندێک ئەنجامەکەی تۆ بە خاوەنەکەی کاتی زۆر پێویستە نەخێر ئێمە کە بەرهەمەکە یەتە ناو تاقیگەکەمانەوە پشکنینی فیزیایی و کیمیایی بۆ ئەنجامە درێت لە ماوەی 20 خولەکە جوابەکەی ئەجێڕێتەوە یا ئەنجامەکە ئەجێڕێتەوە بۆ خاوەنی بارەکە کە لە ناو نووسنگەکە کە لە سەرەتاوە پێیوتون 20 خولەکتان پێویستە بۆی بزانن ئەم بەرەمە باشیان خراپە بەڵێ باشە هەندێک جار ئەگەر بەرهەمێک گومانمان لی هەبێت دووبارە سامپڵەکە یەکسەر کتابی ڕاگررتنی بۆ کرێت و ئەوەستێنرێت تاکو پشکنینی تەبان بارەکەدا ناگیرێت تاوەکوی لەسەر چاکی و خراپی ئەمێنێتەوە بەڵێ دڵنیایی نەدەین لە ئەنجامەکانی پشکنینەکە بارەکە دانای کەواتە وەکو پزیشکێکی بازمون لە بوارەکەی خۆت ئەنی ئەو دڵنیایە دەدێتە هاوڵاتیان کە سەررجەمی ئەو خۆراکانی کە دێتە نێو ئەلۆی سلێمانی هەمویان تەندروستن و شیاون بخوارد زۆر بە خۆشحاڵیەوە ئەو بابەتە ینی من دڵنیایەکی زۆر تەواوەیەم زۆر داخەوە فترێ لەمەوە پێشکە لە سۆسیال مەدیاکانەوە باسی کۆمەڵێ بەرهەم کرا کە بێ هیچ بنەمایەکی زانستی بێ هیچ پشکنینێکی تاقیگەی کۆمەڵێ بەرهەم باس کران کە گوایە خراپن لە کواڵەتیەکەیە و دەرمان بەکارهێنراوە بەس بەداخۆ ئێمە و بەرهەمەمە زۆر بە تایبەتی هێنا بە نوێترین ئاوێری سەردەمیانە پشکنینی هەموو بابەتەکان چ لە پێستیسایدەکان چ لە ڕەنگەکانمان بۆ کردووە ئەو بەرهەمە زۆر سەلامەت و تەندروستە و هیچ کێشەیەکی نیە من زۆر دڵنیایی ئێم لە گشت ئەو بەرهەمانی کێتە ناو تاقیقەکەمانەوە و ئەگاتە لای هەموو ماڵی هەمومان. لە کۆتایی پرۆگرامەکە دەمێ ئەوەتان پێ بڵم کە ئەوەی کە بینیمان لە زاری فرۆشیارانی ناو ئەلوەی سلێمانی بەڕاستی بەرهەمەکان لە نرخێکی گونجاودان بەڵامی تر کە بەشێکی نرخەکە زیادەکە بۆ سەرشانی هاوڵاتی لەبەر هۆکارێکە کە پەیوەندی بە خودی ئەو فرۆشیارەوە هەیە لە نێو دوکانەکە و هەر کەسێک هۆکارێکی جیاوازیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو لیژنانەی قایمقامێ دۆک و فرۆشیارانی ئەلوەکەش باسییان کرد کە بەردەوام دەچەند سەردانی و شوێنانە دەکەن بۆ ڕەچاوکردنی نرخەکان و لە پاڵەوەشدا بەرهەمەکانی ئێرە تەندروستن و زیاتر لە جارێک پشکنینیان بۆ کرێبۆی بۆ ژیانی هاوڵاتیان مەترسی نەبێ. سوپاس بۆ خوا بەرهەمێکی زۆر لەم ئەلوەیەدایە و ئەوەی ئێمە بە چاوی خۆمان بینیمانی شەڵاقەت ئەزمە و گرانی و کەمی بەرهەم دروست نابێ و لەسەر شانی تۆی هاوڵاتیش پێویستە کە هۆشیاربی و بزانی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بەرهەمانەکەی و بەرهەمی باش و خراپ بناسیتەوە و لە شوێنێکی هەستە بە گران فرۆشتی کرد کە لیژنەکانی قایمقامێت ئاگادار بکەرەوە لایانی بەرپرس ئاگادار بکەرەوە تا ڕێگربی لە گران فرۆشی. سپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون هەر شاد و بەختەوەر بن.